نەبوونی ئاوی خواردنەوە بۆ قەزای چەمچەماڵە وەرزی هاویندا بۆتە باس و خواسی سەرزاری هاوڵاتیان و ژیانی هاوڵاتیان لە سایی بەڵێنی بێکردایی بەرپرسان لە مەینەتی و ناڕەحەتیدایە. لایەنە سیاسیەکانیش پێیان وایە ئەمە سزای بە کۆمەڵە بۆ خەڵکی سنوورەکە و پێویستە حکومەت لە بەرامبەر ئەو سوودە ئابووری لەژێر خاکی چەمچەماڵی وەردەگرێت، خزمەت بە دانیشتوانی بکاتەوە و چیتر بەڵێنی ناڕاست بە هاوڵاتیان نەدات. کێشەی کەم ئاوی لە سنوورەکەمانێکێکە لە کێشە بەردەوامەکان کە ماوەی ساڵانێکی دوور و درێژە بەردەوامە بەداخەوە. ئێمە ئەوەی کە ئەیبینین بەڕاستی بەداخەوە لە بەردەم دەسڵاتێکی ستەمکارین کە سزای بە کۆمەڵی خەڵکی سنوورەکەی ئێمە ئەدا. ئەم سنوورە وەکو هەموو جارێکە وتومانە ئێرە ناونراو بە پایتەختی شەهید و ئەنفال، ماوەی ساڵانێکی زۆرە پایتەختی شەهید و ئەنفال بەبێ ئاوەژەیە، یعنی لە ساڵی 91 تاوەکو ئێستا بەکوێی گشتێکی 36 ساڵە قسەی ناڕاست لەگەڵ خەڵک ئەم خەڵکای ئەوترێ. حکوومەتێکی بێباکمان هەیە، ئەوانشی کە لە سنوورەکە خۆمان ناهەن بەڕاستی و کۆڵەوارن لە چارەسەرکردنی ئەم کێشەیە. چارەسەری ڕاستەقینەی ئەمە ئەوەیە کە حکوومەتێکی ڕاستەقینە، حکوومەتێکی ڕەشید خۆی بە باوکی میلەت بزانێ و لەو پارێکەوە لە بەردەستیاتی لە داهاتی خۆمان شێرخاکی ئەم خاکەی ئێمە جگە لە ئەو برتێ لە سامانە سروشتەکەی بریتە لە غازەکەی کە بە بەرچاوی خۆمانە کەس نەزانێت چی لێتێ. ئەوەی کەوا جگەی داخە ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئەم کێشەی کەم ئاویە وەکو پرۆژەیەکی استراتیژی مامەڵەی لەگەڵا نەکراوە و بودجەی تەواوی وە تەرخان نەکراوە، بۆیە سەیرەکەی کێشەکە هەرتەنها بەردەوام بووە و هەرکێک هاتوۆتە ئیدارەی شارەکە بەردەوام شێوازێکی کاتی مامەڵەیان لەگەڵا کردووە و پینۆپەڕۆ بۆ کراوە. ئیدارەی شار بەگشتی بەرپرسانی شار خەڵکی منتیقەکە نین، لە شارەکەیان نین، زۆر هەست بە معاناتەکە ناکەن، کە سوکاری خۆیان و ماڵ و منداڵی خۆیان لە ناو شارەکەیان ناژین، بۆیە کەسێکیش کە نەتوانێت لە خۆی هەستی بە شتێک نەکات کەمتر ئەتوانێت تعبیری لێ بکات و کەمتر ئەتوانێت داواکاریەکان بخاتە ڕوو. چالاکێکی مەدەنی پێی وایە لە پێدانی ئاوی دوکان بە چەمچەماڵ و شارەکانی تر جیاوازی دەکرێت و چارەسەرێکی کاتی تا کاتی هاتنی ئاوی گەوتەپە بۆ چەمچەماڵ پێشنیار دەکات. دیارە چەمچەماڵ کێشەی کەماوەکەی مێژوویەکی دێرینی هەیە، هۆیەڵی دوکان دوو ئەو هێڵە لە ئەسڵا لە ساڵی 1970 بە شاری چەمچەماڵ دانراوە و ڕاکێشراوە، بەڵام بەداخەوە تا ساڵی 2007 بۆی جەنگی کۆیت عێراقەوە ئەو هێڵە لە کارەکەوێت، دواتر ڕاپەڕین دێ بەسەرە. ئێستا لەم هێڵا وەکو زەکات وەکو خێر ئەوەی لە خۆیان زیاد بێ بەشێکی کەمەنێرن بۆ چەمچەماڵ و ئەمە جیاوازێکی زۆری دروست کردووە لە نێوان شارەکانی تر. ینی لە بازیان ڕۆژناڕۆژی ئاودێ لە چەمچەماڵ 20 ڕۆژاری ئاودێ، لە سلێمانی ڕۆژناڕۆژێ 2 ڕۆژاری ئاودێ، بەڵام لە چەمچەماڵ 20 ڕۆژاری ئاودێ. باشترین چارەسەر حەلی سەرێ بۆ ئێستا تا ئاوی گەورتە بە چەمچەماڵ دێ ئەوەیە بە پێی ڕێژەی دانیشتوان ئاوەکە دابەش بکرێ. ئەو ئاوە بڕئاوەی کە ئەگا بە لە هێڵی دوکانەوە دێت، ئەو بڕئاوە دابشکرێ بەسەر ڕێژەی دانیشتوانە بۆی بە یەکسانی ئاوەکە دابەش بکرێ. لە دوای نۆ کابینەی حکوومەت و گۆڕینی چەندین بەرپرس لە چەمچەماڵ کێشەی کەم ئاوی شارەکە چارەسەر نەکراوە تا دێت دۆخی هاوڵاتیان بە تایبەتیش لە وەرزی هاویندا بەرەو خراپی دەڕوات و ڕۆژ و هەفتە دەژمێرن تا 2 کاتژمێر ئاوی خواردنەوەیان پێ بدرێت. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.